سەبارەت بە هێرشە موشەچی و درۆنیەکانی ئێران بۆ سەرخاچی هەرێمی کوردستان من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز موسە نامین ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمانە بێت. دکتۆر موسە بەخێر بێت. سبەی بڕیارە پەرلەمانی عێراق ڕێز بۆ جەناب تۆ بۆ بینەرانی بەڕێز. سپاس. بڕیارە سبەی پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە. چاوەڕێی چی دەکەن؟ تەنها بۆ ئەوەیە کە بڵێن پەرلەمانی عێراق بۆ لەسەر ئەم هێرشانە هیچیان پێ دەکرێت؟ دەتوانێت حکوومەت ئیلزام بکات بە شتێک؟ وەڵاهی بەڕاستی پێت بڵێم من چاوەڕوانی زۆرم لێ نییە و کاتی خۆشی لە مداخلەکانم لە ناو پەرلەمان لەسەر ئەم بابەتە چ لەسەر ئەوەی تورکیا چ لەسەر ئەوەی ئێران وتومامە جۆرێکە لە پێشبڕکێی وتاردان و جۆرێکە لە جوملە سازی و جۆرێکە لە ئەو هەڵوێستە شەرمنانەی کە بۆ شاردنەوەی هەڵوێستی حەقیقی ئەوترێ ناکرێت دەوڵەتێک ئاوا بکەوێتە ژێر قاچ و ئاگر و ئاسنی دەوڵەتانی تر بەبەردەوام بەبێ ئەوەی کە حکوومەتەکەی هیچ جۆرە کاردانەوەیکی هەبێ کە شایانی باس بێ و بەداخەوە بەڕاستی پێت بڵێم مێژووی ئەم هێرشانە و ئەو دەستدرێژیانە و ئەو کاولکاری کە بەسەر ئێمە ئەهێنرێ مێژوەکە ئەگەڕێتەوە بۆ 508 ساڵ بەر لە ئێستا لەوەتی جەنگی چاڵدێرانەوە کوردستان بۆتە دوو زۆن و بۆتە دوو بەرەی ئێرانی ئەو کاتە و تورکیای عوسمانی ئەو کاتە سەفەویەکانی ئەو کاتە و عوسمانیەکانی ئەو کاتە لەو وەختەوە ئێمە ئەم معاناتە قوڵەمان هەیە کە بەردەوام ئێمە شەڕەکانی ئەو دوو وڵاتە جەنگی ئەو دوو وڵاتە لەسەر خاکی ئێمە ئەنجامەدرێ و ئێمە ڕێگەمان پێ نادرێ وەکو نەتەوەیەک خەون ببینین بەوەی کە ژیانێکی ئاسایش و ئاراممان هەبێ و ئێمە باج بە خوێنمان بە ئاسایش و استیقرارمان بەسەخانگیری وڵاتمان ڕۆڵەکانمان باجی ئەوە نەدەین. عێراق ناتوانی باس لە عێراق بکەی بەڕاستی عێراق نەماوە وەکو دەوڵەتێکی یەکگرتوو کە خاوەنی ڕوویایەکی یەکگرتوو بێ بۆ وەدیدێکی تەبابێ بۆ بەرژەوەندیە نیشتیمانیەکانی و پێناسەی شوناسی نیشتیمانی خۆی. عێراق ئێستا بریتە لە عێراقی ئەمیرەکانی جەنگ و عێراقی ئەحزاب و عێراقی میلیشیا و عێراقی مافیا و مافیای سیاسی و عسکەری و مافیای مالی و مافیای عێراق لە وەزعێکی تەواو ناساز و ناتەبایەوە ئەمەیە بۆتە هۆکاری ئەوەی کە هەر کەسێک کۆیت لە خوارەوە خۆری عەبدوڵڵا داگیرەکە و پێشێلی مافەکانی عێراقەکە تورکیا لەملاوە ڕۆژانە هێرشەکە ئێران ڕۆژانە ئاگربارانەکە و هەر هەموو وڵاتانە بەرژەوەندەکانی بە دوای بەرژەوەندەکانی خوانە ئەگەڕێن لەسەر حسابی چارەنووسی ئێمەوە ئاسایشی ئێمەوە و تۆقاندنی مناڵەکانی ئێمەوە دڵیانیەکە بەڵێ چونکە لە سەرزار تەنها ئیدانەیەکەن ئایا لە دڵیشەوە ئیدانەکردنیان ڕاستی پێیان خۆشە کە هەندێکیان نەمێنێ هەندێکیان من پێم وایە بەڵێ پێیان خۆشە هەندێکیان بەڵێ من بە دڵنیاییەوە من حتا من بۆنی ڕێککەوتنێکی قلیمیەکەم لەسەر ئەمە کە عێراقیش بەشێک لە دەسڵاتدارانی عێراقیش ناڵێم هەموو سیاسیەکانی عێراق بەس بەشێک لە دەسڵاتدارانی عێراقیش بڵێ ڕەنگە پێشوازی لەمە بکەن و ئەمە بکەنە بیان و ڕۆژەش من وەڵامی پەرلەمانتارێکم دایەوە کە ئەو باسی لەوە کرد کە ئەمە هۆکارەکەی ئەوەیە وەزارەتی دیفاع لەو منتیقەیە نیە جا پێم سەیرە و برادرە ینی بۆ وەزارەتی دیفاع لەوێ بوایە توانی وەڵام بداتەوە مەسەلەن ینی خۆ باشیقە لە منتیقەیەکایە کە تورکیای لێیە خۆ وەزارەتی دیفاعی لێیە بۆیە ئەم وتم ئەمە مەسەلەکە ئەسڵەن لە ئاسمانەوەم هێرشانە ئاکرێ ئاسمان هەر هەمووی ینی حرەمێکە لە ژێر سەروەری دەسڵاتی ئیتیحادی عێراقایە فەرموو ئەتوانێ ڕەت بداتەوە ئەتوانێ هیچ بەرگریەک لەم هێرشانە بکە ئەتوانێ قەنەعەت بەم دەوڵەتانی دراوسێ بکە کە واز لەم سیاسەتە بێنن وام ئاگر و ئاسن و شەڕ و خوێن و قەیرانانە کە بۆ ئێمەی ئەخڵقێنن نەبۆ ئەوان باشە نەبۆ ئێمە باشە نەبۆ هیچ کەسێک باشە نەبۆ نەقابلی قبولیشە بە هیچ پێوەرێکی نەشەرعی نە نێودەوڵەتی نە یاسایی نە دراوسێتی باش ینی دەستوری عێراق تاکید لەسەرەوە کاکە عێراق التیزامی هەیە بەرامبەر ئەمن و ئاسایشی
دەوڵەتانی دراوسێ بە زێمە نەماندیوە و نەمانزانیەوە هیچ هێرشێک لە هەرێمی کوردستانەوە کرابێتە سەر کۆماری ئیسلامی لەسەر لە پای چی ئەم کوشتار و شەڕ و ئاگر و ئاسنەی کە ئەبارێنرێ بەسەر وڵاتی ئێمە یعنی بیانوەکەی چییە؟ باش بۆچی چەندین ساڵان بەڕێزانە لە هەشتاکان و کۆتایی ڕەنگە هەشتاکان و هەفتاکانی لە کۆتایی هەفتا و سەرەتای هەشتاکانەوە ئەم بەڕێزانە لەم ناوەن و لێرە بەڕاستی وەکو پەنابەر لێرن پەنابەری سیاسی و بە ئاگاداری حکوومەتی ئێران و پێشتریش حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ ئەوەی کە ئێمە ئەیزانین ئەمان هیچ کردەوەیکی سەربازی بەرامبەر بە ئێران ئەنجام نادەن هەتا ئێران ئەمە بکاتە بیان و بۆی کە یعنی ئەم هێرشانە بکە ڕەنگە حاڵەتی تورکیا تۆزێک لەما جیاواز بێ بەڵام على الأقل حاڵەتی ئێران ئەم بیانۆشی نییە یعنی کە هێرشێکی سەربازی لە هەرێمی کوردستانەوە بکرێتە سەر ئێران هەتاوەکو ئێران بەم شێوەیە وەڵامی سەربازی تونند و تیژ و باگروانی وەڵامی تۆقااندن وەڵام بێت تورکیا بداتەوە بەڵام پۆتوانێت لە ئەنجومەنی ئاسایش کات بکە ینی بە هەر ڕێگەیشتر بێ ڕێگە لەم بردومانانە بگرێت بۆ نایکا ناوێ لەژێر هەژمونی ئەم دوو وڵاتانەیە هەژمونی وڵاتانی دراوسێ لەسەر ئێران و لەسەر عەفوەن عێراق و بە تایبەتیش هەژمونی وڵاتی ئێران لەسەر عێراق زۆر ڕوونە و بەهێز و کاریگەرە و ئەوەش هۆکاری ئەوەیە کە ئەو کاردانەوانە بەو شێوێنیە کە پێویستە و من دڵنیام کە وەکوتم لە ناوەندی بڕیاری عێراقەوە هەندێک لە ناوەندی بڕیار ناڵێم هەمووی باسی سوودانی ناکەم باسی ئەوە ناکەم بەڵام هەندێک ناوەندی بڕیاری ئەمنی بە تایبەت عێراقی تەبای لەگەڵ ئەم وەزعا و ئاگرێکی خۆش کردووە کە بە ئومێدی ئەوەیە سەری هەرێمی کوردستان بخوا و ئەم بابەتە ینی وەکوتم بۆنی لە ئەکرێ کە جۆرێک لە ڕێکەوتنێکی هەرێمایەتیشی لەسەر بێ بەڵام من دڵنیایەکەم کە بە هیچ ئاکامێ ناگەن و ئەم جۆرە هەوڵانە مەترسیدارن بۆ ئاسایشی ناوچەکە و خزمەت بە ئیستیقرار و سەقامگیری ناوخۆی ئەو وڵاتانەش ناکە ئەگەر وا بیر بکەنەوە کە ئەو جۆرە کردارانە یعنی لە فشارێکی ناوخۆیی کەمەکاتەوە بە دڵنیاییەوە من قەناعەتم وایە کە بە شێوەیە گوانیە بەڵکو زیاتر ڕەنگە گڕی تێبەرەدا و زیاتر بیان و خۆشەکە بۆ ئەوەی کە خەڵک تووڕەتر ببن کاردانەوەی بەهێزتریان ببێ و ئێمە لەگەڵ ئەو دەوڵەتانە مێژوێکی درێژی علاقات و پەیوەندی و تێکەڵیمان هەیە بەشی ئەبوایە بەشی ئەوەنەی بکردایە کە هەر جۆرە نیگەرانیەکیان هەیە هەر جۆرە بەرژەوەندیەکیان هەیە هەر جۆرە مەسلحەتێکیان هەیە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراق تاوتویان بکردایە بە ڕێگایە کە تەبابێ لەگەڵ ئەو مێژووە درێژەی پەیوەندیەکان ئەم بابەتانە چارەسەر بکرانایە نەک بەم شێوەیە کە ئێستا ئەیبینین بەداخەوە کە هیچ ناگونجێ لەگەڵ ئەوەی کە ئەوان ڕێزێک لە سەروەری و ئەمن و ئاسایشی ئێمە بگرن. سپاس بۆ دکتۆر موسە نامین ئەندامی پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس.